هشت مهدار بازبون حکومت پیک نهات مقتدا صدر خوش پارلمان و کشا 73 پارلمانترین ماین کتنا دست چارچوبه هماهنگیه اره به زورینه سرباری وی که کودکاره رجای یاسایی تمام بکه چارچوبه هماهنگیه دکاره حکومت پیک بینه اره صدر تنی وکو تماشا کر ده تماشای پیکینانا حکومت بکه و هیچ تشتکی ناکه او بجوانه مها هفت یا افصاله خوبشاندان میلیونهی انجام بدد اف خوبشاندانه ده ببنه صدمه روخاندنا وی پارلمانو او حکومتا کو چارچوبه هماهنگیه به 15 گروپین خو نرینین خوین جدا و بریارن پیک بینن اره کردو سنه ده دوی حکومت دا جه بگیرن یا نه زخت و فشارن آلین چارچوبه هماهنگی لسر کرد و سنیان دکن دوی که وانه دا چنه کردا چه کارتک هیا لدجیوان بکار بینه جه هجای دکتور محمد عمر مولود بسپوره دستوری و یاسای جه هولیر دپرسم هجای دکتور محمد گلک بخیر هاتی کردستان 24 جه پرسا منا یکی اگر برسوان بده جه کرما خو چارچوبه هماهنگی دکاره بی صدر پارتی و هر وها سنیان حکومت پیک بینه اری صدر تنه ده تماشا بکه گلو یانجی ده آستانگیان بوان دروز بکه زور سپاس بو درفتا بناوی خوای گورو مهربان براسی کشانوی روتی صدر هنگاوی چی چاوران نکراو بو و لیرش دا بیزگلوا ام هنگاوا زیاتر خوی وضعی سیاسی لعراق زور آروز بو و ام هنگاوش زیاتر وضعکی آروز تر کرد لیره دا سبارت با کشانوی روتی صدر و نونرانی روتی صدر لأنجمن نونران طبعا يعني زور چشمه چی زوری پیا کرد و سيناريو زور توقع ذكري لم بوارده بلام سبارة برسكيتو كوادلي آية هماهنجي تشارتشوي هماهنجي لتواني بتنيا حكومة تشكيل بكا بقناعتي من يعني ببيع روتي صدر مسألة دا مزراندني حكومة اشتيتي أسلمة وهروها ببيع بجداربوني كردو سنة دا مزراندني حكومة العراق أستمى وأقرداش بمزريه طبعا بقناعتي من دولة سرسية يعني ناتوان دولة سرسية بيك بين لأنجمن نوران كوا بيويستا لبو هالبجادني سرو كومار دانشتنية كم كوا موجود بي أو ناكرة وبيزق لوش لناحية عملي أجر أم حكمتهاتو فرضا تشكيل إشكرا بقناعتي من عمري دريج نابية لبر أوي يعني تمن دريج نابي لبر أوي يعني وضعي عراق تحملي أو ناكا كوا تنها تشارتشوي هماهنجي حكم التشكيل بكا لبر أوي روتي صدر بقناعتي من أم هنقاوي كناوة وابزانم اشتيتري شيل دواوة هيا أو هنقاوة بتنيانية وصدر واد بينم كوا ديوي يعني بكردواري خومان ديوي تسالي شيلبو تشارتشوي هماهنجي هل كندوا وأجر هاتو أوان بو السياق الرويشن كوا حكومة تشكيل بكن وابزانم نهايتان ديتن لسردستي صدر ودستي جماوري هذا بين أفضل هاي دكتور محمد يا ترسو جافن هري زيدا لسرن أري كرت قاواد زانن بالتكزي مقتدا صدر تماشي بيكينانا في حكومتي ناكا ودي رياكسوناوي هابيت كارفدانين ويدي هابن كرت شبكن برف بيك إنانا في حكومتي وابچن ببنه هف پیمانین چارچوبه هماهنگیه اگر نببنه آلترناتیف چیه شونگر چیه والله من سبارت بو برسيارة من خوم تايبت منديم لياسايا تايبت منديم للسياسة نية بلام بقناعتي من كرد الأمجارة باش داربونكي أبي مرزدار بي يعني استا إما أقر سير بكين أو تقريبا 16 صار بسر جيبجي كدين دستور رتبوه بلام چندها مادەی کەوا پەیوەندی دارە بە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراوە لەسەروی هەمووشیان مادەی 140 لێرەدا بە قەناعەتی من ئێمە وەکو کورد هەر لایەنێک کە بێتن مەرجەکانی ئێمە
يعني وەکو بڵێ گەرەنتیمان بداتێکەوە مەرجەکانمان جێبەجێ دەکا ئێمە يعني لەگەڵی وەکو بڵێ بەشداری بکەین و طبعا بەمەرجێک کەوا هەموو پێک هاتەکان بەشدار بن پێک هاتەکان يعني مثلا بە شیعە و بە سونە و بە کورد يعني لێرەدا وەکو بڵێ دەبێ ئێمە لێرە زۆر حەزەرمان هەبێ و زۆریش يعني باندفاعەوە نەڕۆین ئێمە چونکی هەتا ئەستا بە قەناعەتی من لەوەتی حکوومەتی عێراقی تازە لە 2005ەوە يعني لە دوای ڕفراندۆمی دەستورەوە کراوە ئێمە زۆر جار يعني وەکو بڵێ بەشداریمان کردووە بەبێ ئەوەی ئێمە بتوانین مەرجەکانی خۆمان گەرەنتی لەسەر وەربگرین کەوا جێبەجێ دەکرێت و زۆر جاریش هەبووە ئێمە تەنها وەکو بڵێ پۆستەکانمان لا مهم بووە يعني دەستکە يعني مەرجەکانی وەکو بڵێ هیواکان یاخو ئەوەی يعني کەوا ملەتی کورد دەیەوێتن مافەکانی ملەتی کورد بە عبارەتی مافەکانی ملەتی کورد هەتا ئەستا جێبەجێ نەکراوە. بەڵێ دکتۆر محەممەد سیناریۆن هەری بەهێز دهێنە چاوەڕێکردن divê navberêda çi ye berdewamiya vê hikûmetan haya kar birêker rola dadgeha fîdral ku nêzîkin ji çarçûveya hemahengiyê ji bo rêgirîkirinê li karên vê hikûmetan ha ku ji sadriyan nêzik e dê çi bîtin zerara Kurdan di navberêda çi ye bi Kurtasî سەبارەت بە يعني سینۆریات ئەو سینۆریانێکەوە چاوەڕوان دەکرێت لەم ڕۆ بە دواوە بکرێ وخاصة بوجودی دادگای فدرالی کەوا فعلا وەکو فەرمووت يعني زۆر لایەنگیرە و بەداخەوە يعني بێلایەنی خۆی لەدەست داوە لێرەدا سیناریۆ بە قەناعەتی من حکوومەتی کاربەڕێکەر يعني یەکێکە لە سەرۆرەکان کەوا يعني تەوقع دەکرێت بەڵام سیناریۆی تر ئێستا ئەوانە چوارچێوەی هەمانجی هەوڵ ئەدەن کەوا سەدر قەناعەت ببین کەوا بگەڕێتەوە ناو پەرلەمان و پاشگەز بێتەوە نوێنەرەکانی پاشگەزنەوە لە مەسەلەی دەست لە کار کێشانەوە ژڕوویە دەستوری یاساوی بەگەڕاوی دەستە خۆی ئێستا لێرەدا خۆی بەڕاستی بەنسبەتی دەست لە کار کێشانەوە چەند مادەیەک يعني زۆر تەوزیحاتی لەسەر نەکرایە لە يعني یاساکانی عێراق طبعا لە دەستور تەنها مادە وابزانم 47 فقرەیەک هەیە دەڵێ یاسایەک دەردەچێت بە مەسەلەی ئاڵوگۆڕکردنی نوێنەرەکان يعني ئەوانەی پەرلەمان بەڵام لێرەدا یاسای دوانزەی ژمارە دوانزەی ساڵی 2018 یاسای ژمارە سیانزەی 2018 باسی لە دەست لە کارکێشانەوە کردووە تەنها بە مطلقی هاتووە يعني باسی نەکردووە يعني بەڵام لێرەدا طبعا ئەو دەست لە کارکێشانەوەی کەوا دەستور تەوقعی کردووە و باسی لە کردووە دەست لە کارکێشانەوەیکی تاکانەیە يعني فەردیە نەک جەماعی يعني بە قەناعەتی من دەست لە کارکێشانەوەی بە کۆمەڵ يعني شتێکی وەکو بڵێ نادرە لە حیاتی سیاسی نەک لە عێراق لە هەموو دەوڵەتەکان شتێکی نادرە بەڵام لێرەدا بە قەناعەتی من بنسبەتی سیناریۆی کەوا گەڕانەوەی سەدر يعني ئێستا چوارچێوەی هەمانجی هەوڵ ئەدا بەڵام بە قەناعەتی من ئەمە لە بۆیان محاڵەکە جێبەجێ بکرێ و لە دوای ئەوە ئەوان محاولە دەکەن کەوا حکوومەتێک يعني ئەوان بە خۆیان حکوومەت بە زۆرینەی خۆیان تەشکیل بکەن و طبعا لێرەشدا ئەگەر هاتوو داش مەزرا ئەو حکوومەتە لە بۆیان زۆر زەحمەتە لە بۆیان بچێتە سەر زۆر زەحمەتە بەبێ بەشداربوونی یاسایش بەرکورتیا دەمێ من